program every Thursday night from 8 till 9 p.m. on Radio 2000 FM. گودن بیزم بردام لپیشکردنی برنامه کردی رادیو 1000 FM. درباری وضعی لإيران کمپینی لدج کماری اسلامی بورا وستاندنی سیداردانی کردکان و هن بابتانی تر امی گوتو بیجکیل گل خانم فریبا قاضی پیشکش بکن. فریبا خان پیشکی سپاس با کاتو بشابونیش ناتن لام گوتو بیج. سپاس با جنابیشتان کاغ مصطفى. فریبا خان وکو ازانی اما وکو ازانن ماوای که ایوا دست به کمپینکی کردن لدج کماری اسلامی ایران بورا وستاندنی سیداردانی کردکان تتکانی رونتنوایی که درباره ام کمپین بدی اما وگوه داره. بله کاغ مصطفى لوتی آقای روحانی هاتو تسرکار لیرانه 387 کەس لێران لەدار دراون کە بەداخەوە ئەوانە لەبەرچاوی عالەمیش لەدار دەدەن بۆی کە خەڵکیش زیاتر چاوترسێن بکەن و ئەوە زۆر زیانێکی گەورەی هەیە بۆ ڕوحی خەڵکی خودی لە سێدارەدان کارێکی ناشایستە جاچ بگە بۆی کە لە پێشچاوی عالەمیش بیکەی و ئەلعان لە زیندانەکانی ئێرانیشدا 3000 کەس چاوەڕوانی ون کە لە سێدارە بدرێن 200 کەس لەو 3000ەی کوردن کە بە جورمی سیاسی لە زیندانەکاندا حەبسکراون و چاوەڕوانی لە سێدارەدانن جا ئەمەش منیش بۆ خۆم شخصەن ئەو کارم دەست پێ کردو کەمپینێکی بینەلملەلیە کە لایەن کێ ئەو کەمپینێکی سەربەخۆیە بەڵێ کەمپینێکی سەربەخۆی بینەلملەلیە کە لە ژێر نزارەتی ئینگلیستانیشدایە و ئەگەر 1000 ئیمزا کۆ بکرێتەوە ئەو کەمپینە لە پارلمانی ئینگلیستانێ مەطرح دەبێ و ئەوە شتێکی باشە بەڵێ ئێستا چەند ئیمزا کۆم بووە فەریبا ئەلعان تقریبا نزیک بە 2 هەفتەیە کەمپینە دەست پێ کردو 600 کەس ئیمزایان کردو زۆر باشە 600 یانیان بڵێن ژمارەی زۆر بە حەزارانە بڵێن ملیۆنە کورد هەیە لە ئەوروپا و لە دەروام هیوادارن کۆی بگە ژمارەی گەورە نەوایە بەڵێ وەڵا هەر بۆ خۆشم ئەلعان پێم سەیرە چونچێ هەر بە میلیۆنان کورد لە دەروی وڵاتی ئەوەی لە ژوورەوەی وڵاتە خۆب دەتوانێت بڵێ ناوێرێ ئەو شتەی ئیمزاکە بەڵام ئەوی لە دەرێدی زۆر سەیرە هیچ پێمانە هیچ کەس هیچ کوردێک لە سێدارەدانی کوردانی بە تایبەت پێخۆش پێم سەیرەکە بڕاستی جێکی بداخە یانی ئەم بڵێن هەر حوتە لە ژماری گەنجەکانی کورد لایانی ڕژیمی کۆماری ئیسلامی تێنە ئادامکردن باشە فەریبا خان ئێوە پەیوەندی هەروەگەر پارتیەکانی ڕۆژهەڵاتی گرێدا دەربارەی ئەم کەمپین بەڵێ من زیاتر لە سۆشیال میدیا بەکارهێناوە بۆی کە ئەو کەمپینەی بە خەڵکی بناسێنم و بەڵێ یەک عدە خەڵکێکی باش و حیزبەکانیش تەلاشیان کردو کە یارمەتی بکەن بۆ کۆکردنەوەی واژوو لەو ساتێدان هەروە فەریبا خان ناوکوازانی لە دەرباری مافی مرۆڤ مافی بەتایبەتی مافی ئافرەت و ئەم بڵێ مافی مناران لە ئیران ڕۆژ بڕۆژ خراپتر ئەبە ئێستای وەزەی و چوونی بە چ شێوە سێری مافی ئافرەتان و مناران لە ئیرانەکی بەداخەوە کاک مستەفا دەو ماوەیدا کە نوێنەرەکانی ئێرانێ لەگەڵ ئەمریکایە دادنیشتینان هەبوو لە ئێرانە قانونێکی زۆر وەحشەتناک بە دژی منداڵ لە مەجلیسە تەسویب کرا کە ئەویش ئەوەیە کە پیا و باوک دەتوانێت لەگەڵ کچی داخواستی خۆی زەواج بکە کە زۆر شتێکی وەحشەتناکە بۆتە قانون و خومێنیش لە کتێبێکی خۆیدا بەنێوی تحریر الوسیلە لە لاپەڕی 231دا دەڵێ کە پیاو دەتوانێت لەگەڵ ژنی خۆی لە تەمەنی شیرخۆرگیەوە استفادەی جنسی لە ژنی خۆی بکە بە ئەنواعی شەهوەت استفادەی جنسی لێ بکە کە ئەوەی ئەگە تۆ ئەوەی دەگەڵ ئەو قانونش جێبەجێکەی بە معنای وەیە کە پیاو دەتوانێت منداڵێکی شیرخۆرە بەرێتە ماڵە بە ئەنوانی ژن
و استفادەی جنسی لێ بکە ئەوە زۆر شتێکی وحشت ناکە بۆ من. هەروەها یعنی ئەم بڵێن ئەو تشتانە لایەکی ئیران هەیە و ئەماوەی آخر وڵاتانی ڕۆژاوا و ئەمریکانان ڕێکەوتن گەل ئیرانی ئیمزەکردن بۆی ڕاوەستاندنی ئەم بڵێن دروستکردنی چەکیۆتۆم، بەڵام هیچ بەحسی پرسی مافی مرۆڤ، بەحسی پرسی ئافرەت، بەحس پرسی مناڵان، ڕاوەستاندنی سێداردانی گەنجەکانی هات نەکردەوە. یعنی ئەمەجی تشتێکی ڕاستی سەیرە بۆ وڵاتین ڕۆژئاوا دەرباری ئەم بڵێن پەیوەندی خۆلگەل ئیران. بەڵێ حتا دەو ماوەیدا کە خەڵک زیاتر چاوێن لەو بەحس و گفتوگۆی غەرب و ئێران بوو، ئەوانە هاتن زۆر قانونی دژ بە ئینسانیان تەسویب کردووە، زۆر جوانیان هەردەو ماوەیدا لە سێدارەدا کە زۆر جێی داخە ئەسەن ئەمن لە دەوڵەتی ئۆباماش لەو نەزەرەوە زۆر انتقاد ڕخنەم هەیە، زۆر پێ ناخۆشە شتە. فەریباخان ئێستا وەزایان بڵێن کوردەکان ڕۆژلاتی کوردستان لە باری کۆمەڵایەتی لەباری سیاسی تە بڵێت هەن گۆێرانکاری جیگرت لە پاش دەسەڵاتی حەسەن ڕۆحانی؟ ناوەڵا هەر جێوەربەکی باسم کرد ئەسەن قانونی دژی زیاتر زۆر دژی ئینسانی تەسویب کراوە. ئەسەن بە بڕوای من ئەو ئایدیۆلۆژی ئەسەن شتێکی دژ بە ئینسانیان ناتوانێ بۆ خەڵکی باش بێ. وەختێکی لە وڵاتێک قانون بە دژی ژنە، بە بڕوای من ئەو قانونە هەر بە دژی کولی ئینسانە، چونچە کوونێ خۆ ژن دیارە نیوەی خەڵکەکەی، وەلی خۆ نیوەکەی دیکەش لە بەردەستی ژندا پەروەردە دەکرێت. ژنێکیکە ڕوحێکی شادی نەبێ، ڕوحێکی ئازادی نەبێ، چۆن دەتوانە ئینسانێکی ئازادە و بە ڕوحێکی شادەوە پەروەردە بکە. پس پیا و تکایە پێتاوانە بێ قانونێکی کە بە دژ ژنان بوو بە دژی ئێنگۆنیە. من جاکی تر بگەرم بۆی کامپینی کۆمکردنی ئیمزان چی حەزەکی بۆ ئەم بڵێن گۆهداران بۆ کوردەکانی بڵێت دەرباری ئەم کامپین، ئەگەر کەسێک بخوازە زیاتر زانە بە چوونی بتوانە تەماسی بگرە لەگەڵ ئەو کامپین؟ بەڵێ یەک care to petition سایتێکی سەر بەخۆیە کە ئەو پتیشنە لەوێ ئەلان دانراوە، یان ئەوەی کە لە فەیسبوک من هەموو ڕۆژە بڵاوی دەکەمەوە لینکەکە هەر کلیکی بکەی دەتباتە سەر فۆرمەکەی، دەتوانی فۆرمەکەی پڕکەیەوە، پێویست ناکە ئادرسی دقیق و دروستیش بدەی، بە هەر فقط نێوت و ئیمێل ئادرسەکە دروست بێ کەفایەتە. تکایە هەم بەشداری بکەن، هەم بە دۆستانیش ڕابگەێنن بۆی کە ئەو شتە ئەقلەن هیچ نەبێ وەکو سەنەدێک دەچێتە نێو پارلمانی وڵاتێکی گەورە و ئەو پارلمانە عیلاجی نێ، چونچەوە لە تەرەف خەڵکیەوە ئەسقەزا من زۆر دۆستە خارجیەکان زیاتر ئیمزایان کردو وانێکە دەچێتن وێ ئەوان عیلاجیان نەمەجبورن، ئەوە شتێکی ڕای خەڵکیە، مەجبورن بە سازمانەکانیان بە سازمانهای مربوط بەو شتەی ڕابگەین، بە سازمانهای مافی مرۆڤ و ئەو لاولای شتێکی زۆر مناسبە کە ئینشەڵا هیوادارم بەشداری بکەن. ئێمەژی هیوادارن کە بڕاستی هێژمایەکی زۆر کوردەکان دەروەهەیە، هیوادارن کە بەشداری ئەم کەمپینی کۆمکردنی ئیمزای بکەن بۆ ڕاوەستاندنی سێداردانی گەنجەکانی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان لە ژێر کۆماری ئیسلامی. فەریباخان ئێمە زۆر خۆشحالن سەرکەوتنی بۆ کار و خەباتیتان داخوازەکەن، هیوادارن ئەو کەمپینی خۆدە سەرکەوتن بی. ئەگەر آخر حەزێکی شتێکی تر بڵێ فەرموو. بەڵێ کاک مستەفا، ئەمن خۆم وەکو قەترێکی وەکو دەنگی بارانێکی دەبینم لە نێو خەڵکی خۆم بە کوردێک دەزانم و گەلەکەم زۆر خۆش دەوێت کەمە هەمیشەژەوم سابت کردووە. بەو بۆنەوە من هۆنراوێکی کورتم هاتە بەرچاو کە ئەو پەیامەی دەگەێنێ، پێم خۆشە پێشکەش بە بیسەرانی بکەم. من پشکۆیەک لەو ئاگرام کە ئاسنیش ئەتاوێنێ، من دڵۆپێک لەو بارانەم کە دەریایەک بەدیدێنێ، من شەماڵم ئەو شەماڵەی پڕ لە شنەی بە سۆز و تاو، دەمە و بەهار بەفریدا گیرکەری وڵات ئەکەم بە ئاو.
چارەکوانی کورد فەریبە قازی ئێمە زۆر سپاسی ناوتانکەن دووبارە سەرکەوتن بۆ کار و خەبات لە داخازەکەن. زۆر سپاس بۆ ئێوەش کاک مستەفا داوای سەرکەوتن بۆ ئێمە دەکەین. گوتان بریزەوە گوهدارە پەیویرە تەڤە خانم فەریبە قازی کرد دەرباری کەمپینە ڕاوەستاندنە ئەعدامکردنە گەنجین کوردژی لە ڕژیمە کۆماری ئیسلامی کۆ پێویستە هەر کەس بکانە بە سەردانی ماڵپەرێ بکە و ئیمزا خۆ لێخە ناژی ئێوە و کامکاران. Like chocolate.